پیشەی پەڕەچی یاخود هەلاجیەکێکە لە پیشە کۆنەکان کە بریتیە لە پەڕەکردن و شیکردنەوەی لۆکە یاخود خوری. جاران پیشەی هەلاجی بەدەست دەکرا، بەڵام ئێستا لە ڕێگەی ئامێری تایبەتەوە ئەنجام دەدرێت بۆ ئەوەی لێفە و بالیف و دۆشک و کۆمەڵێک کەلوپەلی دیکەی لێ دروست بکرێت. بنەماڵەی کەنعان ئەحمەد قەتان ماوەی 100 ساڵە لە هەولێر خەریکی ئەو پیشەیەن و ئێستاش خەڵکێکی زۆر سەردانیان دەکەن. والله بالنسبة أو صناعة قديمة إما بابا بيرم أو صناعة من هبوه يعني تعمل لصالي بيستكان أو صناعة من هبوه لأنه باجر بوينا بياندو قد ناو بروموسيا أو بروموسيا زراعية هبو بس نبو يتكان نوعي ديكا همول الدورة بشتي هولير لا منطقة كوي لا ديكا لا دروز دكرا تساعد كراتا هو حمو زراعي بو صناعي نبو أو قديم أو بس بو تساكردن كوان هبو بياندو قد كوان كتوكو كوان طريب ذكرى بو نوعي كتساعد كراوا مكاين نبو همو يشكل سر احتمال لسر أو كواني بو باليف بو ليف بو دوشك بو أو خاصة أو سبابة الرئيسي. بەوتەی ئەم پیشەوەرە پەمووی ئێستا بەهۆی بەکارهێنانی مادەی کیمیایی تیایدا کوالێتی جیاوازە لەو لۆکەی لە کۆندا بەکارهاتووە. ئەو پیشەوەرە دەڵێت ئێستاش هەر پەموو بەکاردێنین، بەڵام پەمووی کۆن باشتر بوو چونکە لە وەرزی گەشە سەندندا مادەی کیمیایی بەکار نەداهات. عين بومويا نفس الزراعي لبروي عين زراعتك بس نوعيتي قديم باشتر بو لبروي مواد كيميائية وشتان استعمالنا ذكره والله بيشان نفوس كم بو يعني اقول وقتي اگر نفوس شيء استبا هنجي شو بشينه ذكر بس انا استا نفوس زوره طلبش زوره او زايزه كان صدقات بس اما يعني صدناكات استا إذا نبو مواد ديكا بكاربين لبو صناعتي بس بتني فمو هو دوشجي سفنزو دوشجي زايز وليفي زايز او انا نبو او زحمو طلبيات ايش زحمو لسر احتمال لسر او شيء والله بس سهلي بو يشكا يعني زحمتي نبو او انا فمو يكلا قندي دهاتوا زراعي لما تشيدر دهينا ناو كان در دهينا زوايز عندك دو پموی کات شده بود دوشک و بالیف و اون آشتانه لیت ساده کرد لیف. لە ئێستادا بەهۆی ئامێری نوێوە زۆرێک لە پیشەکان بەرەو لە ناوچوون دەچن، بەڵام ئەم هاوڵاتیە هەوڵی داوە پەرە بە پیشەکەی بدات. بۆ ئەمە بەستەش منداڵەکانی فێر کردووە خۆشی وەکو وەسایەکی بازبوون چاودێری کارەکانیان دەکات. ئێستا تەنیا 10 دوکانی پەڕەچی لە ئەولێر ماوە، چونکە خاوەن پیشەکانی دیکە بەهۆی گۆڕانکاریەکانی سەردەمەوە زۆر بەیانوازیان لە پیشەکەی هێناوە. لە کاتێکدا پێشتر لە زۆربەی گەڕەک و بازاڕەکاندا دوکانی پەڕەچی هەبووە.